فرنسا جبين هيا أفونا إنها عمد بينن ين جهشنا بارزانين جبوي فرنسا. فرنسا هل قلت اگر تو دگل مدایی تو تکاری باغویل سرگشنا بارزانی با فرنسا بەڵێ هەروەک بینیتان هەر ئێستا بارزانی گەیشتە کۆشی ئەلیزێ لە پاریسی پایتەختی فەڕەنسا و لەلایەن سەرۆکی فەڕەنسا و فرۆنسۆ هۆڵاند بە فەرمی پێشوازی لێکراوە کەمێک پێشەوەی کە بارزانی بگاتە کۆشی ئەلیزێ ژان مارک ئایرۆ وەزیری دەرەوەی فەڕەنسا گەیشتە ئێرە کە بە سەردانێک لە ڤێتنام بوو ئەمڕۆ گەڕاوەتەوە. بله دیار دنگ تمامی ناگه جمع او وینن پیشینه همدیتن هلبتیت گشتنا بارزانینا با کوشکالیزه لفرانسا دنگ نها تمام دگهت جمع هل گرت اگر تو برهوی تو تکاری اگه انزل تر سوارت گشتنا بارزانی با کوشکالیزه لفرانسا بدیما. بله من بله ئێستا هەروەک باسم کرد کەمەک پێشێستا بارزانی گەیشتە ئێرە و چاوەڕێ دەکرێت لە دیدارەکەیدا لەگەڵ سەرۆکۆماری فەڕەنسا باس لە پەیوەندی دوو قۆڵیەکانی نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا و هەروەها هاوکاری سەربازیەکانی فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان بکاتەوە چاوەڕێ دەکرێت یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی ئەم دیدارەی بارزانی و فرۆنسۆ هۆڵاند مەسەلەی کۆنتڕۆلکردنەوەی شاری مووسڵ بە هەروەک پێشووتریش ڕاگەیەندراوە و ڕەنگە چەند باس و خواسێکی دیکەش باس بکرێت لەم دیدارەدا کە یاوەری دەکرێت لەلایەن دکتۆر فات حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم و هەروەها عەلی دۆڵەمەڕی نوێنەری حکوومەتی هەرێم بە وەکالەت و ئێستا هەروەک دەبینن لە کۆشی ئەلیزێ کە من ئێستا لە ناو حەوشەی کۆشی ئەلیزێم لێرە پێشوازی لێکراوە ئێستا لە ژوورەوەن ڕەنگە دیدارەکە لە نیو کاتژمێر تاوەکو 40 بۆ 50 خولەک بخایەنێ بە ژێرە زانیاریەکانی من و دواتریش پێدەچێت بۆ ڕۆژنامەوانان قسە بکەن بەڵام تا ئێستا زانیاری تاوامان لێ ئەنکۆ پشتی جیڤینەوە پشتی کۆمبوونەوە کۆنگراسیان کۆنگرا ڕۆژنامەوانی هەیە من پرسیارم کرد بەڵام ڕۆژنامەوانەکانیش پێیان نەوتراوە نازانین بەڵام کە بێنە دەرەوە حتمما ئێمە داوایان لێ دەکەین کەەوە قسەمان بۆ بکەن بەڵام نازانین بەڕاستی ئایا قسە دەکەن بۆ ئێمە یاخودنا بەڵام دواتر هەوڵ دەدەین زانیاری ناو کۆبوونەوەکان لە زاری دکتۆر فات حوسێن بە یاخود لە زاری دکتۆر عەلی دۆڵەمەڕی بۆ بینەرانی بەڕێزی NRT بگوازینەوە بەڵام لە ئێستادا ئێمە دەبێت چاوەڕێ بکەین نزیکەی هەروەک باسم کرد 40 بۆ 50 خولەشێک ڕەنگە بخایەنی دیدارەکە و دواتر ئێمە دەزانین باس و خواسەکانی ناو کۆبوونەوە کە چی بووە. هەڵگورت سەفارەتوان شاندەهەوە ئاگەهی هەنە ئەو شاندێ هەرێما کوردستانی بژنێ دگەل بارزانی کی بینە یان کی دگەل بینە هەردستان شاندە پێشوازیشی کردیان ئەو کەسێن پێشوازیژێکردن ژبلی سەرۆکۆماری فەڕەنسای چ کەسێن دی بینە ئەتناوە جیڤینەدا بەرهەف بن ئەو جیڤینە نها ئەتناودا. بەڵێ هەروەک باسم کرد پێش ئەوەی کە بارزانی بگاتە ئێرە نزیکەی 10 خولەک پێشەوەی بارزانی بگاتە ئێرە ئێمە بێرنارد کۆشنەرمان بینی یەکەم جار کە ڕەت وەزیری پێشەوەی وەزیری دەرەوەی پێشووی فەڕەنسا و ژان مارک ئایرۆ وەزیری دەرەوەی ئێستای فەڕەنسا لێرە چوونە ژوورەوە کەمێک پێشەوەی بارزانی بگە لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەو دوانە لە دانیشتەکان بەشداری دەکەن لەگەڵ فرۆنسۆ هۆڵاند و هەروەک باسم کرد بارزانی لەلایەن دکتۆر فات حوسێن و عەلی دۆڵەمەڕیەوە یاوەری دەکرێت ئەوە شاندەکە شاندی حکوومەتی هەرێم تەنها سێ کەس نوێنەری حکوومەتی هەرێم لەگەڵ بارزانیە و هەروەها سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمە. باشە سەبارەت سەردانە بارزانی بۆەوە فەڕەنسای ڕاگەهاندن یان مەدیا فەڕەنسا پاوەیەکی گشتی چاوەڵ سەرداوت ئەو چت بێژن دەربارەی ئەبێ جیڤینێ دێت ناوە جیڤینێدا بەحس لەسەر چ بابەتان بێتکردن چ بابەتێکی گرنگە ئەختن سەر بێتێکرا.
زۆربەی ڕاگەاندنەکانی فەڕەنسا باس لەوە دەکەن کە ئەم دیدارە هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی شەڕی مووسڵ و کۆنتترۆلکردنەوەی مووسڵ لەبەر ئەوە هەروەک ڕۆژنامەی لومۆند و هەروها BFM TV باسییان لەوە کردووەکەوە چاوەڕێ دەکرێت کە تەوەری سەرەکی کۆبوونەوەکە باسی کۆنتترۆلکردنەوەی مووسڵ بێ کە بارزانی پێشتر ڕایگەاندووەکەوە کورد بەشداری دەکات لە کۆنتترۆلکردنەوەی مووسڵ و فەڕەنسیەکان دووبارە بەڵێنی هاوکاریان داوەتەوە هەروەک دوێنێ بارزانی لەگەڵ وەزیری بەرگری فەڕەنسا کۆبیەوە ئەو بەڵێنی هاوکاری بەردەوامی ئەو هاوکاریانی دابووکەوە حکوومەتی فەڕەنسا دەینێرێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ هێزەکانی پێشمەرگە و بە جۆرە زانیاریەکانی من لە دوو مانجی داهاتوو یاخود لە مانجی داهاتوو چەند کەسێک چەند سەربازێکی تایبەتمەند چەند ڕاهێنەرێکی سەربازی تایبەتمەندی فەڕەنسا دەگەنە هەرێمی کوردستان بۆ ڕاهێنانی هێزەکانی پێشمەرگە بە تایبەت تیمێکیان لەگەڵە کە بە تیمی پوسەڵکردنەوەی بۆم ناسراوە دێنە هەولێر و سلێمانی لەوێ ڕاهێنان بە پێشمەرگە دەکەن بۆ چۆنیەتی پوسەڵکردنەوەی بۆمب لە بەتایبەت لە شەڕی دژ بە داعش لەبەرەوە میدیاکانی فەڕەنسا زۆرتر باس لەوە دەکەنکەوە ئەم دیدارە باسی سەرەکی ئەم دیدارە باس دەبێت لە بەرەنوشەکانمە هەڵگوت سەمەت دەرکردنی داعش لە مووسڵ ئەتناڤە کۆشکای لیزەدا